باش یا باش کاری باشی باشی سپاس بخیر بی سلامتی جوانا زۆر جوانان. تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کوردستان و پاکستانی لا گرێبەستی هاوسەرگیریدارە قاسم و ئانی مەحموود پەروێز بەیەکگەیاند. ئەوان ئێستا لە گوندی هاودیانی سەر بە قەزای سۆران نیشتەجێن و دوودڵنین لەو پرۆسەیە و بە فاکتەرێکی گرنگی پەیوەندی خۆشەویستی نێوانیان ناوبرد. ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یەکەم جار بووین بە هاوڕێ، دواتر ئەو هاوڕێی تێگۆڕا بۆ پەیوەندی خۆشەویستی و بنەماڵەی وان و دواترشی ما بە شتەکەیان زانی پاش ماوەیەکی تر ڕێکەتین و کۆتایەکەی بوو بە زەواج. یەکەم جار گوتیان دەبی لە ڕێگای ڤیدیۆ کۆنفرانسەوە مادە بکرێتن، ئەومان کرد. خزم و کەسوکاری هەردوو لامان ئامادە بوون، هی ئێمە لێرە و هی ئەوانش لەوێ. بەهۆی شاشەی LCDەوە شتەکەمان گواستەوە بۆ هەردوو لایەن. مەلای وان مارەی کرد لەسەر شەریعەتی ئیسلام تەمان کەمارە کراییدی ئەوان ڕازی بوون کچەکەیان بێ. کچەکەی خۆیان بردە فڕۆکەخانە و لە شاری لاهۆر بەڕێیان کرد. ئێمەش لە هەولێر ئێمە پێشوازیمان کرد. دوایەوەی لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوکەوە دارامناسی دواتر بۆ کۆکردنەوەی زانیاری لەسەر کوردستان توانیم لە ڕێگەی ئینتەرنێتەوە لەسەر نەخشە ناوی کوردستان بدۆزمەوە و زۆر خۆشحاڵم ئێستا من لە کوردستانم، چونکە ئێرە و پاکستان لە ڕووی کلتور و فەرهەنگەوە زۆر لە یەکتر نزیکن. ئەگەرچی پاکستان شوێنی لە دایکبوونی منە و زۆرم خۆش دەوێ، بەڵام ئێستا کوردستان بۆ من پاکستانە و زۆر ئاسوودەم. ئەگەرچی لە سەرەتای پەیوەندیەکەدا باوکی دارا ڕازی نەبوو بەو هاوسەرگیریە بۆ کوڕەکەی، بەڵام سووربوونی هەردووچیان لەسەر پەیوەندی خۆشەویستیەکە سنوورەکانی بەزاند و ئانی کە ئێستا ناوی کانیا کردە بۆچی کوردستان. عادات و تەقالیدی مە کوردەواری هەندێک زەحمەت و قورس بوو. لەوەلی کە پێگوتم وەڵا حەقەت ماوەکی زۆر معارز بووم، دوایە کە ئەو زۆر سوور بوو لەسەرەوەی کە ئەمەش مەجبور بووین ڕازی بین. کەلسم شوان، کوردستان TV